ولی تماشاوانێژە ئەوەن دەبینن ڤەلڤینێکی دیبلۆماسی و سیاسی ئەمشێن بێژین ترافیکێکی بڵند هەیە لەسەر ئاستی جانب تایبەتی وڵاتên خودی باندۆر مژارە ئوکراین و رووسیê بێگومان di beşeke sereke yê pêkhataya 58mîn konferansê asayişa München be ku bêguman Herêma Kurdistanê li ser astekî gupîtkî têda bejdar e gelo ev konferansê wê hedefên xwe armancîn xwe bihengêve gelo Rosya niha şert û mer çûsane ku êrişî Ukrayna bike welateke Rojhilatê Ewropayekî welat duwem mezina welatê Rojhilatê Ewropa dagîr bike hêdî mijarên aborî jî li piştin gelek pirsên girîngên rojevê di hewl dem digel berês Meysem Muradî şarezayê peywendiyên nêvdewletî li bajarê Aalborg yê Danîmark bikim. Kak Meysem spas bû vê derfetê. Eger em behsê hewlên dîplomasî bikein bêguman hind serinç hene ku dibe Rusya hêrişan encam bide. Hind serinç hene dibêne heta berpirsên Rusya jî dibe heyeta nûkê jiniyeteke cidî menîne. Lê berdewam çekan serbazan li ser sunûran kêm dike rewş tund diyar e. Tu çawa bînî gelo. Hewlên dîplomasî wan dê bom biteqin. بەڵێ زۆر زۆر سپاس سڵاو ڕێزمێ بۆ بەڕێستان بۆ بینەران و بیسەرانی کوردستان پێشوار لە ڕاستیدا ئەوەی کە دەبینرێت لە ئێستادا لایەنی ڕۆژاوایی بەتایبەت بە سەرپرشتیاری ئەمریکا ئەیان هەوێت بە فشار و گوشارخستنە سەر رووسیا کە وەکەوەی کە رووسیا هەمیشە ئاماژەی هەموو کاتێک ئاماژەی پێ کردووە کە بە دەنگۆی ناڕاست بڵاو دەکاتەوە لایەنی ئەمریکا بەتایبەت بەو شێوە ئەمریکا دەیەوێت فشارێک بخاتە سەر رووسیا بۆ ئەوەی کە ئەگەر بە شێوەیەکی تاکتیکیش بێت بۆ ماوەیەکی کورتخاوێن ئەم هێرشە لەلایەن رووسیەوە پێشی پێ بگیرێت ئێمە بینیمان کە بۆ نمونە لە سەرەتای مانگی دووەوە جۆ بایدن پێش سەرەتای مانگی دوو جۆ بایدن ئاماژەی بەوە کرد کە ئەگەری هێرش بۆ سەر رووسیا بۆ سەر ئۆکراین لەلایەن رووسیەوە هەیە و دوای ئەوە کاتێکی تری دیاری کرد ئێستا دەبینین وەزیری دەرەوەی ئەمریکا دووبارە باز لەوە دەکات کە دەڵێت کە لە چەند ڕۆژی داهاتووە دووبارە ئەگەری ئەم هێرشە هەیە وەک چۆن لە راپۆرتەکەشا هەبوو وەزیری بەرگری ئەمریکا ئاماژەی بەوە کرد پێم وایە کە ئەمریکا بەم شێوازە کە دەدوێت بەرامبەر بە رووسیا ئەیهەوێت کە رووسیا تووشی شڵەژانێک بکات لە ناوخۆی خۆیەوە بەتایبەت پوتین وا لێ بکات کە نەتوانێت بگات بەو درنجامەی کە کەی هەوێت هێرش بکات و هێرشەکەی کەی بۆ سەر ئۆکراینیا هەبێت بۆیە هەر وەک چۆن پێشووتری ئاماژەم پێ کرد کە رووسیا وتی زۆرێک لە بەرپرسانی رووسیا باز لەوە دەکەن کە ئەم شێوازە وت و وێژ و قسەکردنە ناڕاستە بەڵام لە بەرامبەریا دەسەڵاتدارانی ئەمریکا دەستەواژەیەک بەکاردێرن کە دەستەواژەکەی کە هەموو ئەمریکا دگەل رووسیەیەکی ئەم نەشوپیەکەوێ هەیە بۆ شەڕی ئەلامی حتا سەردەمی یەکێتیە سۆڤیەتا جاران برەیە هۆلیۆت برەیە فیلمên هۆلیۆت شەڕێکی پیسکۆلۆژیکی لە دەرهەقی یەکێتیە سۆڤیەتا جارات کرد و وێنێ ئیشتیراکەتێ خراب نیشە خەلکیدا و چاوا تعاملێت گەل خەلکی کردنەوە بوو سەردەمێکی سەرەکە طبعا ئەف شەڕی نەفسی vêga bêjiyekê tu dibêjî berdam e Biden heta gotî roja çarşembiyê beriya du rojan wê hêrişê encam bide Rûsyê lê Rûsyê dibêje ez hêrişê encam nadim vêga vê jî her dibêje ha ev hat dibe kesê herî zerarê dibînin xelkê Ukraynî bin ji ber ku şerbuan serwan hête encam dan kewata gelo ev e şerrekê elamiye bidî an fi'lan dê şer hête encam dan Emerîka rast bêje بەڵێ زۆر ڕاستە ئەوە وەکو شەڕێکی ئەعلانی ئێستا چاوی لێ دەکرێت من ویستم ئاماژە بۆ بکەم کە میدیاکانی کاک مەسەم بە دەستوریەتە ئەمێ زڤری نەجەمتەن ها جێگرە سەرۆکی ئەمریکا و سەکرێتێرە ناتۆ دجبینەدان ئەڤە جبینە کەماڵە هاریس تاوامان هەبێت لە ناوچانە بۆ ئەوەی بتوانن پاسایشی ئەوروپا و جیهان بپارێزین هەروەها سوپاسی پابندی ئەمریکا دەکەین بە ناتۆ هەروەها ئێستا هێزەکان ڕۆسیە زیادی کردووە ئێمە دەمانوێت بۆ بەرگری ئامادە بین ئەمریکا و ئەوروپا بێکەوە کار دەکەن ماوەی چەندی ساڵامە زۆر گرنگە هەر بەم شێوەیە ڕوبەڕووی کاردژمنکارەکانی ڕووسیا دەبینەوە هەروەها چکەمە لێکدانەوەی جیاوازی بۆ دەکرێت و کاردانەوەی جیاوازی هەیە زۆر سپاسی سەرکردایەتی و پابندبوونی ئەمریکا دەکەین بۆ ناتۆ
بله تماشاوانê ja û civîneke Kemal Haris cegîra Serokê Amerîka û Jens Stoltenberg sekreterê NATO bû li Miyonix li Miyonşin erê ku vî bajarê ev her du nave hene. Ez careke dizivirim me cem mêvanê xwe kayek me me kir pirsa min li bîrate be keremke. بڵێ لە ڕاستیدا من ویستم ئاماژە بۆ بکەم کە ئەم شەڕی ئەعلانەیە کە ئێستا شەڕی میدیاییە کە لەلایەن ئەمریکاوە هەیە بۆ سەر رووسیا دەکرێت کە هەر لە سەرەتای سەرهەڵدانی ئەم کێشەوە لە ناوخۆی لە نێوان رووسیا و ئۆکرایندا هەبوو و میدیاکانی ئەمریکا بە شێوەیەکی چڕۆپڕ لەسەری کاریان دەکرد و دوای ئەوەش کە بۆ خۆی لەلایەن شخصی جۆ بایدنەوە ئێمە بینیمان کە کاتی دیاری دەکرد بۆ پێشتر ئاماژەم پێکرد ئامانجی زۆری لە پشت بوو ئەم شێوازە ئەمەوێت بگەڕێمەوە بۆ ساڵەکانی کاتی ئیدارەی دۆناڵد ترامپ زۆرێک لە سەربازەکانی ئەمریکا لە ئوروپا کشانەوە بەرەو ئەمریکا ڕۆشتنەوە و دۆناڵد ترامپ پێی وابوو کە ئەمە ئەم سەربازانە نابێت چیتر لەوێنە پاسەوانی ئەم وڵاتانە بکەن گەران زۆریانی نادۆ بۆ ئەمریکا بەڵام لە دوای ئەوەی کە دەسەڵاتی جۆ بایدن هاتە سەرکار لە ئەمریکا بیانوویەکی باشی کە ئێستا بینیویانە بەم شەڕی میدیاییە کە ئێستا خەریکن دەیکەن سەربازێکی زۆر ئێستا دەبینین لە زۆرێک لە وڵاتانی ئوروپایی جێگیر کراوە سەربازی ئەمریکی بۆ نمونە لە سنوورەکانی وڵاتانی هاوسنووری رووسیا پۆڵەندا زۆرێک لە بۆ نمونە لیتوانیا ئەستۆنی لێتۆنی زۆرێک خەریکن لە وڵاتانی ئوروپایی بەتایبەت ئەمریکا سەرباز و هێزی خۆیان دەجۆڵێن بۆ ئەو ناوچانە دوای ئەوە ئێستا لە حاڵەتێکدا کە دەبیندێت لە سەرەتای سەرهەڵدانی ئەم کێشەی نێوان رووسیا و ئۆکراینەوە نرخی نەوت و گاز بەرزبوونەوەیکی زۆری بەخۆی و بینی یانە لە چاوەی ساڵی 2013دا شتیوان نەبینراوە بەشێکی زۆری گازی سروشتی ئەوەی کە پێی دەوتێت نەچرال گازی ئوروپا لەلایەن ئەمریکاوە دابین دەکرێت لەم ماوەی چەند ڕۆژەدا ئەمریکا قازانجێکی زۆری لە ناردنی گازی سروشتی بۆ ئوروپا گرت کە پێم وایە کە ئەمریکا بەم شێوازەیە کە بەم شەڕی ئەعلانی ئاماژەیە بەڵێ کاکی مەیسەم توزانی هەبوونا ئەمریکا پشتی شەڕی جیهانی دوام لە گەلێک وڵاتین ئوروپا هەیە بان وڵاتان دپارێزە هەمان دەمدا پشتی نەمونە نەمانە بلێک یەکێتیا سۆڤیەت گەلێک یەکێتی جمهوریین یەکێتیا سۆڤیەت بوونە ئەندامێن یەکێتی ئەوروپا لە ڕۆژهەڵاتە ئەوروپا حتا لە vێجی تاوەجدەوە هەیە تایبەتیژی پشتی هەفگرتنا ئەڵمانیا ڕۆژهەڵات و ڕۆژهەڵا لێڤێ جارێ رووسیە داخوازی دیکە کو ئەمریکا هێزینخوا لە ڕۆژهەڵات و ناوەڕاستە ئەوروپا vekêje van welatên ku li piştî notan sala derbasbûyî êser bexwebûna xwaragiya nebûne beşeke yekêtiya Ewropa lê nebûne endamên NATO bû nimûne Ukrayn ku hesasiyeta here giringa Rusya ser vêyekê ye kewata ev daxwastiya Rusya gel tu nabînî guharnên jeopolîtîkên bingehên dê li wê deverê çêbin astê tundiyê wê beref helkişanê biçît واقعەتێک هەیە ئەوەی کە ئێمە لە بیرمانە بێت ئەو وڵاتانەی کە دوای ڕووخانی سۆڤیەت کە بوون بە بەشێک لە یەکێتی ئوروپا و نزیکایەتێکی زۆریان لەگەڵ وڵاتانی ئوروپایی دروست کرد بەرەو پێشچوونێکی پێوە دیار بوو بۆ نمونە ئێستا ئێمە وڵاتی دراوسێی رووسیا بێلاڕوس هەیە لۆکاشینچۆ کە کەسێکە نزیکایەتێکی زۆری لەگەڵ ڤلادیمیر پوتین هەیە و هاوشێوەی ڤلادیمیر پوتین هەڵسوکەوت دەکات لە بەرامبەر خەڵکەکەی ناوخۆی خۆیان دیموکراسی تێدانیا و دەبینی سەرکوت و کوشارێکی زۆر لە ناوخۆی وڵاتەکەیدا هەیە رووسیا ئەوەی کە لێی دەترسێت ئەوەیە کە نایهەوێت کە یەکێتی ئوروپا چیتی زیاتر نزیکتر بێتەوە لە سنوورەکانی وڵاتەکەی بە شێوەی ئەگەر کاتێکە دیموکراسی دەڕواتە ئەو وڵاتانە رووسیا بەترس بۆ خۆی دەبینێت و لاوازی خۆی پێوە دەبینەدیان ئەوەی کە ناتۆ ئێستا بیانووی رووسیا ئەوەیە کە دەڵێت کە وڵاتی ئۆکراین ئەیهەوێت ببێت بە بەشێک لە ناتۆ و ئەمە ئەگەر ڕۆژێک ناتۆ بیهەوێت بە ئاسانی دەتوانێت هێرش بکاتە سەر وڵاتەکەی من ئەم دەنگۆیانە کە لەلایەن رووسیەوە بڵاوە دەکرێتەوە و پەرەی پێدەدات پێم وانێ هیچ ڕاستێکی تێدا بێت ئەگەر ناتۆ بیویستایات و پلانێکی وای هەبوایە زۆر بە ئاسانیتر دەیتوانی کە لەو زۆر وڵاتی ترۆ هێرش بکاتە سەر رووسیا بەڵام ئەمە هەمووی بۆ ئەوەیە کە ڤلادیمیر پوتین ئەیهەوێت کە کێشەی ناوخۆی خۆی هەیە یان ئەوەی کە ئەیهەوێت کە ئەو پەیلانانە تووشی بووە ئێستا ئەتوانێت بە شێوەیەکی بەرچاو لێی دەرباز بێت یان ئەوەی کە وەک چۆن پێشتر ئاماژەم پێکرد لە بەرزبوونەوەی نرخی نەوت و گازدا ئێستا ڤلادیمیر پوتین و وڵاتی رووسیا قازانجێکی زۆری
هەبووە بۆی کە بەشێکی زۆری نەوت و گازی وڵاتی چین لەلایەن رووسیەوە دابین. ولی برس میسم مرادی شارزه پیوندی نفدولتی لباجار آلبارک دانیمارک گلک سپاس کاک میسم ایوال باش. زۆر سپاس.